پەیوەندی ئابووریەکانی نێوان هەرێمی کوردستان و ئیمارات پێدەنێتە قۆناغێکی نوێ. وەبەرهێنەرە ئیماراتیەکان هەوڵی پتەوکردنی پەیوەندەکانیان لەگەڵ هەرێمی کوردستان دەدەن و دۆخی کوردستانیش بە گونجاو لەبار دەبینن. هەرەمە ژوای کردووە لە سێکتەرە جیاوازەکان و لە کوردستان کاری وەبەرهێنان بکەن. وڵاتی ئیمارات و هەرێمی کوردستان بە تایبەتی لەگەڵ هەولێر پەیوەندیشی باشیان هەیە. ئاڵوگۆری وەبەرهێنانیش لە نێوانماندا هەیە. ئێمە بەردەوامپەرە بە پەیوەندیەکان دەدەین بە تایبەتی وە کۆمپانیای ئەدا لی تەطویر دەمانەوەی وەبەرهێنان بکەین. تا ئێستا دەرفەت نەبوو کە سەردانی کوردستان بکەم، بەڵام لە ماوەیەکی نزیکدا سەردانی کوردستان دەکەم. لە نزیکەوە زانیاریم هەیە کە ماوەی چەند ساڵێکە لە ڕووی ئابووریەوە بوارەکانی دیکەشەوە زۆر پێشکەوتووە، بەردەوامیشە لە پێشکەوتن. بۆیە هەموو کەسێک دەست بۆ کەسانی سەرکەوت و درێژ دەکات. ژمارەیەک وەبەرهێنەر و کۆمپانیای وەبەرهێنانی ئیماراتی چاویاندەوەیە لە کەرتە جیاوازەکانی ئابووری هەرێمی کوردستان وەبەرهێنان ئەنجام بدەن. دۆخی ئێستای ئاسایش و ئابووری هەرێمی کوردستانیش بە دەرفە دەزانن بۆی بەهێزەوە پرۆژە لە کەرتەکانی پیشەسازی و کشتوکاڵ و گەشتیاری بکەن. هەرێمی کوردستان ئابووریەکی بەهێز و بازرگانێکی چالاک و فراوانی هەیە. لە میانەی سەردانەکان و خوێندنەوەمان بۆ داهاتووی ئابووری کوردستان بۆمان دەرکەوتووە. بازرگانەکان و وەبەرهێنان لە هەرێمی کوردستان توانایەتی زۆر باشیان هەیە. پەیوەندە بازرگانیەکانی نێوان ئیمارات لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان پەیوەندێکی دێرینە و ئاڵوگۆڕی بازرگانیشمان لە ئاسێکی زۆر باشدایە. هەروەها حکوومەتی ئیماراتیش پاڵپشتێکی بەهێزی دەکات و وەبەرهێنان دەکات. دەمانەوێت قەبارەی وەبەرهێنان فراوانتر بکەین. هەفتەی ڕابردوو شاندێکی هەرێمی کوردستان کە پێکاتبوون لە یەکێتی هاوردە و نادنکارانی کوردستان و دەسێ وەبەرهێنان سەردانی ئیماراتی فوجێرە و دوو بەیان کرد. دوو یاداشنامەی لێ تێگەیشتن لە نێوانیاندا واژۆ کرا. بڕیاریشە لە ماوەیەکی نزیکدا سەردانی هەرێمی کوردستان بکەن. هێمن هەینی، کوردستان 24 دووبەی.